لە زۆربەی دەوڵەتان لەبەر خۆپارێزی قوتابخانەکان داخراون و هەرێمی کوردستانی قوتابخانەکانی داخستووە. ئێمە زۆر دەمێکەی ئەعلانمان کردووە کە دوو کۆبوونەوەکەین و ئەو وادەی دامان نابۆیەکی سێداوامی قوتابخانە بکەینەوە دەوادەکە پێشەخێن ئەگەر ئامارەکانی ئێساوا بێ. ئێمە مەسئولیەتمان لەسەرە مجازەفە بە حیاتی مامۆسایان و قوتابیان و خوێندکاران ناکەین. زیاتر لە 4000 مامۆسا و هەروەها 5000 قوتابی و خوێندکار لە هەرێمی کوردستان لە ماوەی یەکمانکردنەوەی قوتابخانەکانی پۆلی 12 تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. لەبەرەوە ئەم قسانە بە پۆپۆلیسی و بە ئیعلام و بە مزایادە ناکرێت، بە مەسئولیەت دەکرێت. حکومەت بەرپرسیارەتی مامۆسایان وا ناڵن عەفوم کە حکومەت بەرپرسیارەتی لەسەر شانە بەرامبەر بە خەڵک. ئەوەی کە ئێمە ئەتوانین بیکەین ئەوەیە کە لە دوو دەمێکی ئەعلانیەوەمان کردو کۆبوونەوەی خۆمانەکەین و بەرنامەی خۆشمان گەڵاڵە کردووە بۆ ئەوەی ئەو داوامی قوتابخانە پێش بخەین و ساڵی خوێندنیش نافەوتێ، وەرزی یەکەمیشە خوێنین و وەرزی دووەمیشە خوێنین بە شێوەیە کە کاریگەری لەسەر کوالەتی خوێندنیش نەکرد. بە دیاریکراوی نا، بەڵام ئێمە ممکنە پێشنیاری 6/2 بکەین ئەگەر دۆخەکە گونجاو بوو لە ڕووی تەندروستیەوە. ئێمە وەختی خۆشی جەنابی پارێزگاری سلێمانی کە ئەندامی لیژنەی باڵایە جەنابیشان لە کۆبوونەوەکە بەشدار بووە، ئەو فاسیلە زەمەنی 16 هەتایەکی سێماندانا بوو بۆ حاڵەتی تەقییمکردن. وتمان با ئەم تەقیمەمان لە بەردەسابێ بۆ بزانین قۆناغی 12 ئامادەیی چی لێ بەسەردێ. ئەگەر ئامارەکان هەڵ نەکشا لەوێ بڕیارماندا لە کۆبوونەوەکەی 13 ئەگەر ئامارەکان هەڵ نەکشا ئەوە ئێمە زووتر ئەتوانین کۆ ببینەوە لە 2 بۆ ئەوی بڕیار بدەین ناوەندەکانی خوێندن زووتر بکەینەوە. واتە ئێمە لە 13 بڕیارەمان هەبوو.